لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. خۆشەویستان لە بەرنامەیەکی نوێ بەرنامەی پێشەنگبوون کە ئەمەیان ئەڵقەی 12مینە باسی پێشەنگبوون دەکەین. وەکو لە ئەڵقەی 11 باسی بنچینەکانی پێشەنگبوونمان کرد بە شێوەیەکی گشتی کە گوتمان بنچینەکانی پێشەنگبوون گوتمان 5 بنچینەی سەرەکیمان هەیە کە یەکەمیان بنچینەی قیەم، یەکەمیان هەروە بنچینەیەکمان پێوی دەوترا پلاندانان، هەروە یەکیشمان عیلاقات بوو ئەو کە بریتی بوو لە مەهارات لە پاشەوە ئینجازات. یەکێک ئەم بنچینانە باز دەکەین کەواتە یەکەم بنچینە دێینە سەرێ لەو 5 بنچینانە بنچینەی قیەم. سەرەتا ئەگەر بێت و بەها یان بەهایەکان تەمەشا بکەین واتە ئەو پێوەرانن کە هەڵسەنگاندن بۆ هەڵسوکەوتەکان دەکەین، یعنی پێوەرێکن کاتێک ئێمە هەڵسوکەوتێک ئەنجام دەدەین پێوەرن بۆ هەڵسەنگاندنی هەڵسوکەوتەکان، پێوەرێکن بۆ هەڵسەنگاندنی هەڵسوکەوتەکانی مرۆڤ. جا ئەو مرۆڤە لە ئاستی تا کاتێک کارێک دەکا ئایا ئەو کارەی بەو پێوەرە ئایا کارێکی بەهای جوانی کردویان کارێکی ناشینی کردووە. ئەگەر بێت و کارێک بێ مرۆڤەکان پێیان جوانبی و هەروەها مرۆڤەکان بۆی هەوڵ بدەن و بە پێوەرێکی چاکی دابنێن بەواسطەی ئەو پێوەرە هەڵسەنگاندن بۆ هەڵسوکەوتەکان دەکەن، بەو پێوەرە دەوترێت بەهایەکان. بۆ نمونە کاتێک کەسێک کە دەبێتە کار بەدەستێک پۆستێک وەردەگری کەسێکی دەستپاکە، کەواتە لێرە مەسلەی دەستپاکی هەموو کەسەکان هەموو خەڵکەکەی باسی دەکات. کەسەکە بەوەی ناسراوە کەسێکی دەستپاکە، کەسێکی دەستپاکەوە کە پۆستیشی وەرگرتیەوە ئەو سەروەت و سامانەی دارایی گشتیە بەچی بەکارهێنان لە بەرژەوەنی خەڵک بەکارهێنا. ڕاستەوخۆ دەستپاکی کەواتە بەهایەکە خەڵک لەبەرسێ پێوەرێک کە هەڵسەنگاندن دەکات بۆ تەسەڕوفی ئەو کار بەدەستە. یا کاتێک دەبینی مامۆستایە کە کەسێکی زیرەک و بلیمەتە کاتێک دەرس بە تەڵەبەکانی دەدا دەرسەکەی زۆر بە زوانی شەرح دەکات، هەروە علمەکەی تەواو عەتا دەکات. لەو کاتێک تەڵەبەکان پێی دەوتێن بەڕاستی مامۆستایەکی کە ڕەزیلی لە علمدا ناکە، کەسێکی بەخششە، کەسێکی عەتای زۆرە. کەواتە لێرە عەتابوون پێوەرە کە هەڵسوکەوتی ئەو مامۆستایان پێوە دیاری کردووە کە مامۆستایەکی چاکە. کەواتە ئینجاوە لەسەر ئەساسی تاک، هەروە لەسەر ئەساسی کۆمەڵگاش بە هەمان شێوە. زۆر جار هێدەین کۆمەڵگی کوردەواری کۆمەڵگەیەکە بەو شێوەیە کە سیفەتێکی جوانی هەیە کە حەزی لە چی؟ حەزی لە خزمەتکردنی خەڵکە، حەزی لە خزمەتکردنی خەڵکە کە ئەو خزمەتکردنە کەواتە بەهایەکە پێوەرێکە هەڵسوکەوتی ئەو ئینسانی چێ پێ هەڵدەسەنجێنین. ئەگەر بێت و پرسیارێک بکەین زۆر زاروەیە کەسێک دەپرسی ئایا ئەو بەهایانە لە چێن دەرهاتوونە، ئەو قیمانە لە چێن دەرهاتوونە. کاتێک ئێمەش دەگەڕێنەوە سەر قورئان کە قورئان سەرچاوەی زانستەکانە، سەرچاوەی زانیاریەکەی موسڵمانانە. کاتێک خوای پەروەردگار لە سوورەتی بەقەرە دەفەرموێ وعلم آدم الأسماء كلها ثم عرضهم على الملائكة. خوای پەروەردگار ئادەمی عەلەیهی سەلات وەسەلام فێرە هەموو ناوێک کردبوو. کەواتە کاتێک خوای پەروەردگار فێرە ناوی کردیە کەواتە فێرە چی کردێ؟ بەهای کردیە. بۆیە کاتێک لە هەمان ئاەتیش کە ئاەتی 31 بوو لە پاشەوە ئاەتی 37 سوورەتی بەقەرە فتەلەقا آدم من ربی کەلیمات فتاب عەلەیه. خوای پەروەردگار چەندەها وشە و هەروەها کەلیمەی بە ئادەم فێر کرد، ئەو کەلیمانە چێ؟ وتیەوە فتاب عەلەیه. خوای پەروەردگار لێی خۆش بوو ئینەه هو التەواب الرەحیم. کەواتە سەرچاوەی هەموو بەهایەکان دەبینین خوای پەروەردگارە، ئەڵڵا ذاتی خوای پەروەردگارە. بۆیە دەبینی خەڵکیش کۆکن لەسەر زۆربەی بەهایەکان. یعنی ئێستا کە چەندەها بەهامان هەیە، بەهای جیهانیمان هەیە، ئەو بەهای جیهانیانە مرۆڤ لەسەر کۆکن هەرچەندە لەوانەیە لە ناخد لە عملدا ئیشی پێ ناکە، بەڵام کاتێک دێتە بابەتی وتاردان و بابەتی باسکردن و بابەتی بەسەردا هەورگۆتن بەسەر ئەو بەهایانە زۆر بە گەورەی باز دەکات. وەرکو میهرەبانی کاتێک هەمومان ئێستا کە دەبینی باسی میهرەبانی، باسی و ڕەحمەت و باسی بەزەیی دەکەین، بەڵام هەمان کاتیش دەبینێ ئەو ئینسانی یەکتری دەکوژی، ڕۆژانە خوێنی چەندەها خەڵک بەفیڕۆ دەدرێت. بەڵام کاتێک دێین دەرێ ئایا میهرەبانی کە شتێکی باشیان نا، کەسێکی میهران دابان دەبینین ئایا بەهایان نایە کەسێکی
تند و کە بەڕاستی میهرەبانی تێدا بێبەزەیبی کە هەموو شتێک چیە هەموو شتێک لە ناو بە حتمما ئینسانەکە دەرێ بەهای جوانەکە بریتێ لە شتێکی میهرەبان هەروە کاتی بەهای یارمەتیدا خی پەروەردگار دەفەرمێ وتعاونوا على البر ئەوەش بەهایەکە کەواتە پێوەرێکە دەتوانین هەڵسوکەوتە و ئینسانەی پێوین ئایا و ئینسانێکی چاکەیان چاکنی ئەگەر بێت و کەسێک بوو دەستی یارمەتی لە بۆ خەڵک درێژ دەکەن بەڕاستی کەسێکی خوێرخواز و کەسێکی یارمەتی خەڵک دەدا دڵسۆزە لە بۆ خەڵک یان ڕازگۆیی بە هەماشێ لەناو هەموو خەڵک ڕازگۆی شتێکی چاکە هەروەها داوێن پاچی ئەو داوێن پاچیە کە ئێمە ئێستا کە بەڕاستی کە کۆمەڵگایەکان پێ دەناڵێنن کە چەندەها فەزا و چەندەها ئیعلام ئیش دەکەن کە خەڵک لە خشتە بال کە کۆمەڵگایەکی داوێن پیس دروست بکە بەڵام هەر لەو کەسانەی کە ئەم ڕاگەیان ناشیان هەیە ئەگەر بێت و مقابلەیەکیان لەگەر بکەی باسی داوێن پاچی و داوێن پیسی بکەی ڕاستەخۆ دەرێت کاکە داوێن پاچی شتێکی پاکە بەڵام داوێن پیسی شتێکی خراپە کەواتە لە بەهایەکی تێجیهانیان دەستپاچی کەواتە لێرە ئەو بەهانە باسمان کرد کە لەلایەن پەروەردگار کە ئیلهام کرا لە بۆ ئینسان ئینجا بە وحی خی پەروەردگار پێغەمبەرەکان تێگەیاندرایە وەکو گۆمە فتەلەقا آدەم من ربی کەلیمات فتاب عەلەیه هەروە خی پەروەردگاریش باسی صدق و ڕازگۆی تاوە هەروە داوێن پاچی و هەروە دەستپاچی کردێ لە قورئان چەندەها ئاەتمان هەیە باسی ئەو بابەتان دەکەن کەواتە مەسەلەی قیام ئەو بەهانەی گوتمە ئەو پێوەرانن کە دەبنە هۆی ئەوەی هەڵسو کەوتی ئینسانەکە دیاری بکەی ئایا ئەو ئینسانێکی پێشەنگە ئینسانێکی پێشەنگی چاکە یان ئینسانێکی خراپە وەکو باسمان کرد قیام کە گوتمان باسی 5 قیام دەکەین 5 بەها دەکەین بەهایەکمان هەیە بەهای ئیمانی کە ئەمڕۆ تەنها لەو چوارچێوەی بەهای ئیمانیەکان باس دەکەین لە پاشەوەی کە بەهای ئیمانیەکانیش لەوانەیە چەند ئەڵقەیەک بخانی لەوانەیە لەو ئەڵقەیە باسی یەکیان بکەین لە ئەڵقەیەشتریش باسی یەکیان بکەین ئەوانیش باسی 5 بەهای ئیمانی دەکەین لە پاشەوەی بەهای نەفسیەکان لەوێش باسی 5 بەهای نەفسی دەکەین لە پاش دەینە سەر بەهای ئەخلاقیەکان باسی 5 بەهای ئەخلاقی دەکەین لە پاشەوەی بەهای خیبرە باز دەکەین ئەوش 5 لە دوای باسی بەهای عەطا دەکەین کەواتە ئەگەر بێت و قیەمی ئیمانی بنچینەیەکی بنەڕێتیە بۆ پێشەنگی مسلمان کاتێک باسی ئێمە پێشەنگێک دەکەین باسی پێشەنگێکی مسلمان دەکەین بەڕاستی کە ئەمە بنچینەیە ئەو بنچینە قیەمی ئیمانی کە قیەمێکە بنچینەیەکی هەرە سەرەکیە بۆ کەسێکی پێشەنگ کە مسلمان بێ تا تووشی لاری و خواری نەبێت چونکە مەبەستی پێشەنگ بوون کە کەسێک زۆر جارێ پێش دەبێتە پێشەنگ ئەگەر بێت و ئەم قیەمە ئیمانیە پێهێز نەبێ ئەو قیەمی ئیمانیە نەناو دڵ و دەروون نەناو عەقڵی نەچەسپا بێ دەبتە هۆی ئەوەی ئەو کەسە تووشی لاری و خواری دەبێت بۆیە پێویستە ئەو کەسە نیەتی هەبێ بۆیە پێویستە چەندەها قیەمی هەبێ ئەو قیەمانەش کە گوتمان قیەمی ئیمانی کە بریتە نیەت و هەروە تەوەکل و هەروە عیبادەت و هەروە ذکر ئەو بابەتان دەگرێت و کەمان باسی 5 بابەت دەکەی کەواتە قیەمی ئیمانی قیەمێکە کە پێویستە مرۆڤی پێشەنگی مسلمان پێویستە دەستی پێوە بگرێت بۆ ئەوی تووشی لاری و هەروە خواری نەبێت یەکێک دێنە سەر یەکەم شت کە پێویستە لە قیەمی ئیمانی نیەت کە ئەگەر بێت و تەماشا کتوبی فەقیش بکەین ئەگەر کتوبی فەقی تەماشا بکەین بابی یەکەمیان دانایە خاستەم کتوبی حەدیث بابی یەکەمیان دانایە بابی نیەتیان دانایە باس إنما الأعمال بالنيات أو حديثة باز دكان أو فرمودة باز دكان دري همو كارو كردوية شي تاك بنيته باعتباري ما بسته بويا ما بست يان نيت يان إرادة زور زاروية كان باسي نيت وإرادة دكين هندش يان النيت كوشيشي كإرادة باز إرادة إنسان كويستي إنسان كشتيشي برتاوە هەستی پێ دەکەین بەڵام نیەتەکان مەبەستەکە لە دڵە لەوانەیە کاتێک ئینسانێک کە کارێک دەکە کەواتە ئیرادەی هەبوو ویستی هەبوو لەسەرەوەی بکە ویستێکی هەبوو ویستێکی هەبوو بەڵام مەبەستی ئەوەی ئایا کاتێک ئەو کارێک کردیە ئایا مەبەستی خێر بووە یان مەبەستی شەڕ بووە مەبەستێکی شتێکی ئیجابی یان شتێکی نەرێنی بووە ئەوە دەگەڕێتەوە سەر نیەت بۆیە کاتێک عولەما تعریفی نیەتیان کردیە هي انعقاد القلب على عمل الشيء بريتيا كدل بريار لسر شتێک دەدا ئەو کارە بۆ دەکا لەسەر چه ئەساسێک دەکات بۆیە زۆر زار بەڕاستی ئینسانەکان لەو شتە زۆر زیادە ڕەوی دەکەن کە دێنیەتی خەڵک دەخوێنەوە مەبەستم چییە ئینسانەکان کاری چاک دەکەن کەسێک درێ ئەو کەسە ئەو کارە چارەی کردی مەبەستی خوانیە لێرە کە نیەت تەنها ذاتی الله تعالى دەزانی کەسی تر نازانی کاتێک کەسێک کارێکی چاکە دەکە ڕاستەخۆ ئەمە تەماشا کارەکەی دەکەن کارێکی چاکە بوو دەست خۆشی لێ دەکەین
پەیوەندیمان بە نیەت نییە بین وەڵڵاهی بڕیار بدەین نیەتی خەڵک بخۆینەوە، چونکە مەبەستی نیەت گوتمان نیەت لە قەلبە، کە قەلبیەوە شتێکی شارەوە، کە شارەوەی کەواتە تەنها تایبەتی چیە؟ تایبەتی خوای پەروەردگارە. بەڵام کاری خراپ هیچ نیەتی پێویست ناکە، کاری خراپ هەر خراپە، ئەگەر بێت و هەزار نیەتی چاچشی لەگەدا هەر بە خراپ دەمێنێتەوە، ئینسانەکە لەسەر ئەو کارە خراپای ئەگەر بێت و کارێک بوو کە پێویستە لەسەر سزا بدرێت سزا دەرێت. کەواتە یەکەم شت کە باسمان کرد لە قیەم کە پێویستە نیەت. هۆکو تەماشا بکەین لە قورئانیش نیەت باس کراوە بمعنى ابتغاء. لا خير في كثير من نجواهم إلا من أمر بصدقة أو معروف أو إصلاح بين الناس ومن يفعل ذلك ابتغاء مرضات الله. تماشا باسيس دكا لا خير في كثير من نجواهم إلا من أمر بصدقة، كأمر بصدقة أو معروف يعني كاريشي سايش كده، أو إصلاح يعني كاريشي إصلاح كردو ساي كردوا بين الناس ومن يفعل ذلك ابتغاء مرضات الله. کەسە کاتی ئەو کاران دەکە یەکێک هەمووی دەبی مەبەستی سبی ابتغاء مرضات الله، تەنها بۆ بەدەستهێنانی بەدەستهێنانی ڕەزامەندی ذاتی تعالى. کەواتە لێرە لێکەم شت کە موسڵمان پێویستە خۆی پێ بڕازێنتەوە لە بابەتی ئیمان بریتە لە نیەت، ئایا ئەو کارەی دەیکا مەبەستی چییە؟ بۆیە ئەگەر بێت و کارێکی گەورە و چاک بە نیەتی خراپ پوست دەبێت. ئەگەر بێت و ئینسان کارێکی گەورەشی کرد، وەکو دیارە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی حەدیثێکی کردی و باسی عالمی کردی و باسی قاریئی کردی و باسی مجاهیدی کردی، بەڕاستی ئەوانە هەرسێکیان کاری زۆر گەورەنە. بەڵام لە هەمان کاتیشدا خوای پەروەردگار پێیان دەداتەوە، پێیان دەرێت هیچتان نەکردی بەڵکو کەذەبتم، پێی دەڵێ خوای پەروەردگار پێی دەرێت بەوانە دەرێت درۆتان کرد. لەبەر چی؟ لەبەر ئەوەی عالمەکە بۆ ئەوەی علمی کردیان نیەتەکەی ابتغاء مرضات الله نەبووە، ابتغاء مرضات الناس بووە، خەڵک پێ بێت کە کەسێکی عالمە، هەروە قارەکەش پێ بێن کەسێک دڵخۆشە، هەروە مجاهیدەکەش پێ بێن کەسێکی کە ئازا و جەسوورە. بۆیە خوای پەروەردگار گوتمان چ کارێکی گەورە و چاک بە نیەتی خراپ پوست دەبێتەوە، بەڵام کارێکی بچووک بە نیەتی چاک گەورە دەبێت. ئەگەر بێت و زۆر جار ئینسان دینارێک دەبەخشێ، 1000 دینار دەبەخشێ، ئەو 1000 دیناری ابتغاء مرضات الله کە کەسێکیش 1 ملیۆن دەبەخشێ، بەڵام لە ڕوانگەی دنیاویدا تو ملیۆنەکە خەڵک زیاتر ئیسفادەی لێ دەکە، بەڵام لە قیامەتیدا ئەو کەسە زیاتر ئیسفادەی لێ دەکە کە نیەتەکەی ابتغاء مرضات الله بووە. بۆیە کارێکی بچووک بە نیەتی چاک گەورە دەبێت. زۆر جاروەیە کە ئێمە بەڕاستی کە نیەت خۆمان دەبی کەسی پێشەنگی موسڵمان دەبی خۆی یەکلا بکاتەوە کە تەنها لە پێشەنگبوونەکەی کە دەیهێ بتە پێشەنگ، کە پێشەنگبوون گوتمان عیبارەتە لە بەناوبانگبوون، کەواتە کەسەکە بەناوبانگ دەبی، هەروەها کەسە سەرکەوتوو دەبی، هەروەها لە بوارێکی تایبەتیش ئیش دەکات، هەروەها کەسێکی داهێنەریشە، مبدعیشە. بەڵام ئەو شتانێک کە لە نەکنەوی مەبەست لە بەناوبانجەکەی مەبەستی ئەوە بۆ بەناوبانگبوون، بەس لە بەناوبانگبوونەکەی بریتە مرضاتی خوای پەروەردگار بەدەستبێنی. هەروەها کاتێکی سەرکەوتیە زۆر دڵی بە سەرکەوتنەکەی خۆش نییە، بەڵام لەبەر ئەوەی دەوێت سەربکەوی ڕۆژانە بەرەو پێشبچی تاکو بتوانانی زیاتر خزمەتی سی بکە، زیاتر ڕەزامەندی خوای پەروەردگار بەدەستبێنی. زۆر جاروەیە کە نیەتی ئینسانەکان دەگۆڕێن، بۆیە باسی نیەتمان کە کە نیەتی ئینسان دەگۆڕێ لەوانەیە کەسەکە لە بیداەتدا کە دەبتە کەسێکی بەناوبانگ، دەبتە پێشەنگێکی چاک، بەڵام نیەتەکەی گۆڕانکاری بەسەردار بێ. وەکو باز دەکرێت لە 4 شت هەیە کاریگەری لەسەر ئینسانی هەیە کە مەبەست و ئیرادەی ئینسان دەگۆڕێ، ویستی ئینسانەکان دەگۆڕێ. یەکەمیان پێدانی سامان، کە بەڕاستی سامان کە کاریسەیەکی زۆر گەورەیە کە دەبتە هۆی ئەوەی ئینسان گۆڕانکاری بەسەردا بێ، کە نیەتەکەی چیان نیەتەکەی بگۆڕێن. لەوانەیە پارەیەکی زۆری بدێ، مەسلحەتی دنیایەکی زۆری بدێ، ئەو ئینسان هێدی چی لێ دێ؟ هێدی گۆڕانکاری بەسەرسی دێ، بەسەر بەها ئیمانیەکان بەسەر بەهای دادێ. بەڵام ئەگەر بێت و لە ڕووی نیەتدا قیەمی ئیمانیەکەی بەهێزبی خاصەتەن لە نیەتەکەدا، لەو کاتەی پارەی سامان تەئسیر ناکە. وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک دەستنە لای کە ئەگەر دەتەوێت بتکەینە دەورەمەترین کەس، بەس واز لەو بەهای بینە، لەو پەیامی بینە کە تۆ دەرێ قولوا لا إله إلا أنتم تفلحون. ئایا پێغەمبەر صلی الله علیه وسلم وازی لێ هێنا؟ نەخێر. مەبەستەکەی لەبەر ئەوەی مەبەستەکەی بەناوبانگ بوون و بەناو هەروەها دەوڵەمەندی نەبوو، بەڵکو مەبەستەکەی بریتی بوو گەیاندنی پەیام بوو، هەروەها پێدانی پۆست کە بەڕاستی ئەوش کاریسەیەکی زۆر گەورەیە. زۆر جارە ئینسانەکان کە لە نیەتدا نیەتێکی سافیان هەیە سەرەتا، بەڵام لە پاش ئەوەی پۆستێکیان پێ دەدرێ، هەروەها پۆستێکی دنیاویان پێ دەدرێ، هێدی تەئسیریان لێ دەکات، لە پاش ئەوە ئینسانەکە دەگۆڕێ کە کاتێک مەبەستی خوای پەروەردگار بووە، پەیامێکی جوانی هەوە، لە پاشەوەی گۆڕانکاریش تەواو پێدێ. هەروەها بەناوبانگبوونەکەش دەبی زۆر ئاگاداری خۆبی کە بەناوبانگبوونەکەش زاروێ ئینسانەکە گۆڕانکاری بەسەردادی کە نیەتی ئینسانەکە دەگۆڕێ. بۆیە دەبی بەردەوام نیەت پێویستی بەچی هەیە؟ نیەت دەبی بەردەوام پێویستی بە
تیکری بە ئیعادە هەیە و بە دووبارەکردنەوە و با تکرارکردنەوەی هەیە کە ئەو کارەی دەیکەی ئەو کارەی دەیکەی کە لە بینی لە بۆ ذاتی ئەڵڵایە نیەت پاچیش نابی واللهی کاکە لە بینی خۆت و خوای پەروەردگار زۆر زارە ئینسان کارێک دەکات دەری واللهی کاکە ئەو کارەمان لە بۆ خواین ئەو زۆر دووباریکردنەوەی ئەو شێش ساکنێن بەڵکو کاتێک تۆ دەڕێت لە دڵی خۆت خۆی یەکلاب کە ئەو کاری دەیکەی کە بووە هۆی ئەوێ بەناوبانگ بووی کە علمێکت هەیە کە دەوڵەمەند بووی هەروای ئێستا کە خەڵک دەتناسی و هەروە بیا کەسێکی پێشەنگ بوو کە کاتێک دەری خوای پەروەردگار ئەو پێشەنگ بوونەی من تەنها لە بۆ خزمەتی دینی ئیسلامە هەروەها ئەو پێشەنگ بوونەی من یا ئەو بەناوبانگ بوونەی من تەنها مەبەستەکەم تێدا چێ ڕەزامەندی تووە کە مەبەستەکەم هیچ نییە بەبەستمەوە نییە سبەینێ بچم ڕێکلامێک لە بۆ شوێنێک بکەم کە دەفتەرێکم دەنێ یان دوو دەفتەرم دەنێ یان بچم کە کەسێک بێ داوەشتری کاتیم لێ بکە لە بەرەوەی کەسێکی بەناوبان داوەشتری کاتیم لێ بکە لەگەری بچم سوپەرمارکێتێکدا بنم یان بێتم نووسینگایەکدا بنێم کەواتە ئەو بەناوبانگ بوونە دەبی زۆر ئاگامان لێبێ هەروەها بەرژەوەندی دنیاوەکان کە گوتمان یەکەمیان سامان پۆست و هەروەها بەناوبانگ بوون و هەروەها دەبتەهۆی گۆڕانی هەروە بەرژەوەندیەکانی ئینسانی زۆر جاروەیە دەبتەهۆی ئەوەی ئینسانەکە گۆڕانکاری بەسەردا بێ بۆی خاڵێشتریش چییە کە ڕازیکردنی خەڵک کە بەڕاستی ڕازیکردنی خەڵک بەرغایەتون لا تودرک ڕازیکردنی خەڵک غایەتون لا تودرک کە دەبتە هۆی ئەوەی نیەتی ئینسانەکە گۆڕانکاری بەسەردادێ کە مەزمان لەوەی نیەتە کە نیەتت نەگۆڕدێ کە لەو کارێکردی تەنها مەبەستەکە ڕەزامەندی خوای پەروەردگار بێ بۆی خوای پەروەردگار ژێر وەلا تەرکەنوا إلی الذین ظەلموا فتەمەسەکم النار باعسی دەکە باسی ئیمانداران دەکا ڕوکن کە مەیلتان هەروەها نەسنە نەم وەلا تەرکەون نەمنە پاڵپشتیەک لە بۆ ئەو کەسانەی کە کەسی ظالمن بۆ فتەمەسەکم النار لە پاشەوەی تووشی سێمە تووشی ئاگر دەبن چونکە ئینسان کە نیەتی گۆڕا ڕاستەخۆ کار و کردەوەکەشی چیە هێدی چیە گۆڕانکاری بەسەردادێ کەواتە لە قیەمە ئیمانیەکان لە بەهای ئیمانیەکان یەکەم شت بریتە لە چی یەکەم شت کە باسمان کرد کە بریتە لە مەبەست کە ئەو ئینسانە کە دەیهێت بێتە پێشەنگ لە هەر بوارێک لە بوارەکانی کە خزمەتی مرۆڤایەتی دەکات کە مەبەستەکەی ئیبتیغا مەرضاتی خوای پەروەردگار بێ ئەوە دەبتە پێشەنگێکی باش و کەواتە بنچینەیەکی چاکی هەیە وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا